بە پێچەوانەی بارودۆخی ناسە قامگیری سیاسی و پڕ لە ململانێ لە ساڵی 2022دا بوری عێراق گەشانەوەیشی بێوێنەی بەخۆیەوە بینی بە جۆرێک بوەجێی سەرنجی تەواوی شارەزا و میدیا جیهانی و ناوچەیەکان. بە پێ راپۆرتی سندوقی دراوی نێودوڵەتی لە دوای جەنگی ئۆکرانیا و زیادبوونی خواست لەسەر نەوت و غازی سروشتی، تێکڕای گەشەی ئابووری عێراق گەیشتۆتە لە سەدا 9.3. بە پێی راپۆرتەکە گەشەی ئابووری ئەمساڵی عێراق بەرزترین ڕێژەیە لە مێژوویە وڵاتەدا. ڕۆژی یەکشەممە 27 ئەیلول بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند دەچی دراوی بیانی لە بانکی ناوەندی عێراق بۆ 87 ملیارد دۆلاری ئەمریکی بەرز بۆتەوە. ئەوەش بەرزترین ئاستەکە لە ساڵی 2003 تا ئێستا تۆمار کرابێ. لەبارەی هێدەکی زێڕیش بانکی ناوەندی ڕایگەیان هێدەکی زێڕی بانکی ناوەندی عێراق بۆ تا 130.4 تۆن. هاوکات ئەنجومەنی جیهانی بۆ زێڕایگەیان لە ڕیزیە وڵاتانەی کە پشت بە هێدەکی زێر دەبەستن عێراق لە پلەی سیهەمینی جیهان و چوارەمینی وڵاتانی عەرەبیدایە. سەبارەت بە دابەزاندنی نرخی دۆلار ڕۆژی دەیچنی یەکەم داوایەک لەلایەن 41 پەرلەمانتاری عێراقەوە درایە سەرۆکایەتی پەرلەمان بۆی کۆبوونەوەیکی پەرلەمان تەرخان بکرێ بۆ کارکردنەوە بە بەهای پێشووی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار. ڕۆژی 16 تشرینی دووەم وەزیری پەیوەندیەکانی عێراق داوای لە ئەنجومەنی وەزیران کرد باجی لە 120 کارتەکانی هێڵەکانی پەیوەندی لابەرێت و پێشنیارەکە پەسەند کرا. لە سەرەتای دوایین مانگی ساڵی 2022ەوە کارتەکانی ئاسیاسێڵ کۆڕەکتلی کۆمزەین بە نرخێکی ئەرزانتر لە جاران دافرۆشرێن. ناوەڕاستی مانگیە بەعەلی عەلاوی وەزیری دارایی عێراق دەستی لە کار کێشایەوە و لە نامەی دەست لە کار کێشانەوەیدا باسی لەوە کرد تۆڕێکی زەبەلاحی مافیایی پرۆسەیەکی درێژخایەنی زەبەلاح بەڕێوە دەبەن و ملیاران دینار لە بانکەکانی عێراق ڕادەکێشن. سەرەتای مانگی تشرینی یەکەم دەستەی باجی عێراق بە فەرمی 5 کۆمپانیای بە دزی سەدا تۆمەتبار کرد کە لە ماوەی ساڵێکدا توانیویانە 3.7 تریلیۆن دینار واتە 2 ملیار و 500 ملیۆن دۆلار ڕابکێشن. ئەمەشیان بە هاوکاری ژمارەی بەرپرسی وەزارەتی دارایی کردووە. لەلایەکی دیکەوە دامەزراوەی ئافاق بۆ ئابووری گیانی ڕاگەیاندووە بە پێی پۆلێن بەندیەکانی سندوقی دراوی نێودوڵەتی عێراق لە پلەی یەکەمی وڵاتانی عەرەبی و دووهەمی وڵاتانی جیهانیە بۆ گەشەی ئابووری. پێشکەوتنی بەرچاوی ئابووری عێراق لێکەوتە یەرێنی لەسەر بارودۆخی وڵات نەبووە. ڕۆژی 12 تشرینی یەکەم سایتی جەزیرە نێت بڵاوی کردەوە ڕێژەیە ژاریەی لە عێراقدا لە 125 تێپەڕاندووە و ژمارەی بێکارانی زیاتر لە 2,750,000 کەس.